پیتی هەمزە وەکو ئازادی وەکو ئەوی زۆر باشە پیتی ئەلف وەکو ئاشتی وەکو گوڵ وەکو گوڵاڵە مناڵی کوردستانم بۆچی کوردی نازانم گەرنەم بێ شێوی شەوێ زوانی دایکی خۆم ئەوێ زاراوی ماهانی که زاراوه هرامی یوجا شیرین‌ترین زاراوکا و زوان و کلیا یوجا قدیمی‌ترین و کۆنترین زاراوکا و زوان و کلیا چم چشا کام چما آچمنه خانهی ریواوی زی زارۆڵێ کرژ و ژیر و وردەنا فەخر کەر و کوردنا هەورامانە وڵاتم خوای کردن خەڵاتم من نازانم پێویستیەکە تێدانێت پێویستیە لێرە کێ پێویستی پێیا بیدا بە چمەرەکەمان پێنووس نییە بە من بڵێوانیش نبکەن پێنووس چییە چۆنە مانی هێدا ئەی منداڵانی هێدا گێڕاگرێن بۆ لێرە گێڕاگرێن بۆ لێرە من تیتی نیشتمانم هاوبیری منداڵانم مشکل برا لە پێرسیانە منداڵی گوند و شار وەک منداڵی لادێ و شار بجوانی دی منی مسته خوشم اوه وڵاتەکەم خوشم اوه وڵاتەکەم کەنگەریوە ئاواتەکەم کلیک جوان شەریکی گورگان لە دەشتە چۆڵە نامەنووسم علیم بە لام بە
چاک منداڵەکان چوون بۆ کوێ شاری یاری چیان برد خورمە چیتر برمە بەچی چوون عەرەبانە چەند تەلی پێوە بوو 100 چەندی بۆ من چەندی بۆ تۆ 50 بۆ من 50 بۆ تۆ بووکەکەمان ناوی چییە شیوە بەدمبی بێنیان بەزم بەزم زمزم یەخوا مبارەکی بێ وەی چ خۆشە گەمەی کوردەواری گۆمێکی